دن لەسەر پرسی هەڵبژاردنەکان و چۆنێتی بەکارهێنانی وەک ڕێوشوێنێک بۆ سزادان یاخود خەڵاتکردنی هێز و لایەنەکان لە شاری هەولێر دانادارای یاساناس لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک دانا سپاس بۆ ئامادەبوونتان. ئەمەوێت بپرسم کە هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستان ئەزمونیان لەگەڵ هەڵبژاردنەکاندا هەیە لە دوای هەڵبژاردنەکان ئەو کەسانی کە بەهۆی هەڵبژاردنەکانەوە چوونەتە سەر کورسی دەسەڵات و حکومڕانی هەرێمی کوردستانیان کردووە، هەمیشە ئەزمونێکی تاڵیان بەدی کردووە لە حکومڕانەکانی کە بە حساب بە ڕێگەی هەڵبژاردن چوونەتە سەر دەسەڵاتیش. چی بکرێت لەوەی کە خەڵکی جارێکتر ئەو ئەمەلەی بۆ بگەڕێتەوە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە تووشی هەمان حکومڕان و دەسەڵاتدارێکی وەکو ئێستا نەبنەوە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان لە ڕاستیدا ئێمە بێ لە چوارچێوەیەکی گشتیە باسی گۆڕینی سیاسی بکەین، چونکە گۆڕانکاری لەم ناوچەی کە ئێمە تیاژین کوردستانیش بەشێکە لەوە زۆر بە خێرایی و لە چەند ساڵێکی دیاریکرا و ڕووناداوە تا بە چەند هەڵبژاردنێکیش پرۆسەکە ناتوانانی تۆ هەنگاویشی قوڵ واتە هەنگاویشی زۆر بەرچاو و گەورە بنەی. ئەمە لێرەوە دەتوانم بچمە ناو ئەو پرسیارەی جەنابتانەوە کە ڕۆڵی دەنگدەر لێرەدا دەتوانێت ئەم پرسەیە گلا بکاتەوە بە شێوەیەک ئێوە ناوتان ناوە سزادانی کەسەکان، بەس لە ناو وتەی یاخود ئەو دەستەواژەی لە ناو هاوڵاتیان دەگوزەرێ وەکو هەڵوێستێکی دەنگدەر ئەتوانێت سزای کەسێک یان پشتیوانی بکا، بەڵام بەدیوێکی ترا لە ڕۆی یاساییەکەوەیەوە بریتێ لە بەکارهێنانی مافێکی سیاسی هاوڵاتیان بۆەوەی کە لە یەکێک لە خولەکانی هەڵبژاردن وەکو کاندید بەشدار بێ یاخود دەنگدەر بەشدار بێ. هەرێکێک لەوانە دەتوانێت مافی خۆی بەکاربێنێەوە دوجار ئەو ئیرادەی خۆی بوەستێنێتە سەر ئەو لایەنەی کە ئێوێ. لێرە لە هەرێمی کوردستان ئێمە بۆ پێی کە ئەزمموی سیاسیمان بچووکە بە شێوەیەک لە شێوەکان نەشمانتوانیوە دەسەڵاتداران هاوڵاتیان ڕابێنن لەگەڵ ئەو چەمکی گۆڕانکاریانەوە خۆیان متمانەی هاوڵاتیان بەم پرسانە خێرا بکەن، نەیتوانیوە گۆڕانکاری لە ناو ئینتیخابات ڕووبا. بەڵام ئێمە توانین بەڕاستی ئەو ڕاستی لەسەری بوەستین کە ئێمە بەدیلی ئەوە چییە، واتە ئێمە دەتوانین لە بری ئەوەی بەشدار بین لە پرۆسەیەکی وا لە یەکێک لە دەسەڵاتەکان گۆڕانکاری بکەین. تۆ تەماشا بکە ئێمە جیاکردنەوەی دەسەڵاتەکان سیانن، یەکێکیان تەشریعیە کە بریتە لە پەرلەمانێکیان یاسادانان کەوەی باسمان کرد، هەروەها جێبەجێکار کە بریتە لە حکوومەت لەگەڵ دەسەڵاتێکی دیکە کە بریتە لە دەسەڵاتی دادوەری. دوو لەمانە گۆڕینی تیان ناکرێ، زۆربەی ڕێکارەکانی بە ئیرادەی خۆیانە بێ. ئەوەی کە گۆڕینکاری تیاکرێ بریتێ لە پرسی دەسەڵاتی یاسادانەر. لێرە هاوڵاتی دەتوانێت لە ڕۆژەکانی هەڵبژاردن لێرەوە جێپەنجەی خۆی دابنێ و بە قەدەریەوە بەشدار بێ بۆی ئەم مافە سیاسی نەخورێ. کاکەیەکی تر لە تەکنیکەکانی تەزویری هاوچەرخ گزیکردن لە شێوازی دەنگدان بریتە لە بریک تۆ یاخود یاریکردن بە ئیرادەی تۆ. ئەم پرسەوە ئاکاتۆ متمانەی تۆ جارێکی تر بێتەوە بۆی کە بەڵێ تۆ دەتوانی لە ئەنجامی دەنگی خۆتەوە ئیرادەی خۆت لەسەر ئەو کەسەی کە داخوازی دڵی خۆتە یان متمانەت پێێتی لانی کە مەتوانێ ئەگەر خراپیش نەبێ باشیش نەکا خراپ نەبێ و گەندەڵکار نەبێ لەو ڕۆ پێشکەش بکەیت. زۆر باشە ماوەسەدانە ئیرادەیەک بەدی ئەکرێت لە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە نزیک بوونەوەیەک بەدی ئەکرێت لەوەی کە هەڵبژاردنەکان نزیک بووەتەوە. ئەو ئیرادەیەش بریتە لەوەی کە خەڵکی بێهیواکەن لە پرۆسەیەکی مەدەنیانی وەکو هەڵبژاردن. کێنەوانی کە ئەو جۆرە بیرکردنەوەیە پەرە پێدەن و ئەرکی کێشە ئەم پروپاگەندانە لە بەرچاوی هاوڵاتیان وەلا بنێ و ڕای بگەێنێت کە ئەرکی هاوڵاتی بوونەوەی کە بۆی مافەکەی بەدەست بێنێ ڕووکاتە سندوقەکانی دەنگدان. خۆی بەڵێ پرسێکی گرنگ هەیە لە ناو ئەو ڕێکارانی لە هەڵبژاردنە کرێ پێی دەوترێت سایکۆلۆژیای جەماوەر. بەو پێی جەماوەر یاخود دەنگدەر نیوە ئیشەکە تەواوەکەوە پرسێکی گرنگ لە ئەستۆیەتی کە بریتێ لە دەنگدان. ئیرادەی بەڕاستی بەلا ڕێدابردننی دەنگدەران بریتێ لە ئیرادە ویستی ئەو لایەنانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەسەڵاتیان بەدەستەوەیە بە شێوەیەک لە شێوەکان
مێژوویەکی خراپیان تۆمار کردووە وا دەکەن کە بەشی زۆری دەنگدەرانی هەرێمی کوردستان کە بریتین لە ناڕازیەکان بریتین لەوانەی کە باوەڕێن بە سزادانەیە بریتین لەوانەی کە تووڕەن ئەم تووڕانە هەر لانی کەم نەچن بۆ دەنگدان زۆر باشە 2000 ئەوانەی کە دەتن بۆ سەرکورسیەکانی دەنگدان بریتین لەوانەی کە پشتیوانیمانەکەن و لەگەڵەکان دەچن ئەوانەی کە لەگەڵن ئەوانە بەشداری پرۆسەکەکەن و دوجار بە بەرژەوەندی ئێمە دەنگەدەن ئەم ئیرادەیە بۆ زانیاریتان هەر کەسێ پشتیوانی بکە جا بەویستی خۆی بێ یا بەویستی خۆی نەبێ پشتیوانی لەو جۆرە ڕەوتە کاکەیەوێ بە شێوەیەک لە شێوەکان خەڵک لەم مافە سیاسی خۆی جاخۆ ئێمە هەر مافی دەنگدانمان بەدەسەوە ماوە ئەوەشمان لێ بسەنەوەی تر دوجار وەڵا هەر بۆ خۆی ینی وەکو دەڵێ بەخێر بێن بۆ وڵاتانێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە هیچ شێوەیە بە شێوەیەکی ڕۆتین نەبێ ئەوش ڕوونادا بۆیە ئەگەڕێمەوە سەر و ڕاستەیە کە کەسانێک بەرژەوەندیان یاخود دوژمنەکانی دەنگدانن ئەوەتا نایڵن کۆنگرە بەستێ نێڵن هەڵبژاردن بکرێ نێڵن لە کاتی خۆیان بکرێ ماوەی دامەزراوەکان درێژەکەنەوە ئەوانە بەرژەوەندیان لەوەیە کە هەڵبژاردن لە کاتی خۆی نەکرێ بەڵام ئەبێ حەقێکیش بەو بۆ چوونەی خەڵکی بدەین کە باسەکەن لەوەی کە ئێمە ئەچین بۆ هەڵبژاردنەکان و نوێنەری خۆمان هەڵەبژێرین بەڵام هەر ئەو هێزولان و دەسەڵاتدارانن کە ئەوەی ئێمە هەڵمان بژاردووە بۆ 2 ساڵ پەکیەخات حسابیان بۆ ناکەن ینی تۆ چۆن شیکردنەوە بۆ ڕای خەڵکیەکەیت بەدڵنیاییەوە ئەوە قسەیەک نییە کە هەر ئێمە بیزانین واتە تەواوی شەقامی کوردی بە یار و نەیارەوە تێدەگا لەو ڕاستەی کە گۆڕین لەم منتیقانە بە ئاسانی ناکرێ واتە نەیار و دوژمنی هەیە واتە کەسێک هەیە بربەستە نایەڵێت تۆ بە شێوەیەکی ڕێک و پێک وە لە کاتی خۆیان ئاشتیانە بتوانی پرۆسەکە بەڕێوەبەری و ئەم گۆڕینکاریە ئەنجام بدرێ ئەم ڕەوتێکی خراپە و جاری وایە بەهێزیشە جاری وایە شەقامی بەدەستەوەیە خۆکانی ڕاگەاندن پارە و سەرۆت و سامانێکی زۆر و هێزی چەکداری بەدەستەوەیە تۆ بەم ڕێگە و شێوەنانە دەتوانانی یا دەبێمە کوردستان بەجێبێڵین یاخود تەسلیمی بکەین بە ئایندەیەکی نادیار وەکۆی وەکو سووریای لێبێت یاخود دەبێ ئێمە بەشدار بین لە ناو پرۆسەکانە لانی کەم کەسانێکی وا بچنە سەر کورسی ینی ئەو دامەزراوانە کە لانی کەم متمانەمان بە عەقڵیان بە دینیان بە ڕەوشتیان کاکە بە ئایندەیان هەیە بەو شێوە ئێمە لانی کە مەتوانین بەشێکی ئەم گۆڕانکاریانە ئەنجام بدەین باوەڕم وانە ئێمە بتوانین لە ئایندەیەکی نزیکە گۆڕانکاری زۆر گەورە و ئەوەی کە خەڵک متوانێت یاخود ئەوەی کە ئاوات و ئامانجی خەڵکی پێوە بەسراوەتەوە کە وای لەکەین و خەونی خۆشەبینێ باوەڕ ناکەم بەو خێراییە بکرێ بەڵام لێرە ئێمە توانین لانی کەم ڕێ لە خەڵکانێ بگرین کاکە نەخێر ژمارەیەکی تر نیشانی ئەو دەسەڵاتدارانە بین کە ئێمە بەڵێ ناکەین بەڵکو ئێمە بە شێوەیەکی دیکە متمانی خۆمانە بەخشین ماسەدانە ئەوترێت کە جیاواز لە وڵاتە دیکتاتۆریەکان لە هەر وڵاتێکی تری دیموکراسیدا بێت ئەگەر ئەم حکومڕانانە حکومڕانی هەر یەکێک لە وڵاتانیان بکردایە بۆ هەڵبژاردننی ئایندەی ئەو حیزبە تەنانەت 2 کورسیشیان نایەنە لەوەی کە ئەوە نەهامەتیان بۆ میلەت و کۆمەلگاکەیان دروست کردووە لە بڕینی موچۆ بیگرە بۆ دوایین کاریان کە زیادکردنی باج و خەرجی هاوڵاتیان بۆ لەوەی کە لە کاتێکدا مافەکانیشان زەوت کراوە هەر لەلایەن خۆیانەوە پێت وایە لە هەرێمی کوردستان خەڵکی ئەم جۆرە تێگەیشتنەی هەبێت کە ئەوانیش لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ئەوان جارێکتر ماڵاوە پێ بکەن لەوەی کە ئەوان ماڵ ئاواییان لە هەموو خواستەکانی هاوڵاتیان کردووە؟ خۆی بە دڵنیاییەوە بێمە و ڕاستێ بزانین کە بەڵێ هەڵبژاردنەکانیش دەرفەتێکن بۆ ئەوەی کە ئێمە هەم لە دەموچاو هەم لە بەرنامەی سیاسی هەم لەو کارەکتەرانی کە مێژوویەکیان هەیە لە بەخراپ و باشەوە کە بۆ زانیاریتان ئێمە کە ئەهلی ئینساف بینە بێ و ڕاستیەکان ببینین وەک خۆی واتە هەر مێژۆکە نەوەسێنینە سەر لاریەکان بەڵکو هەندێک جارجاریش هەنگاوی باش و هێنی وەکو دەڵێ خاڵی ڕۆشن هەیە کە تۆ دەتوانی پیانەوە پەیوەستبی بە تایبەت ئەوانەی کە ساڵانێکە هاتوون بۆ زانیاریتان بە کورسەکانی یاخود بە سندوقەکانی دەنگدان نەهاتوون واتە ئەو کەسانی چوونەتە دەسەڵات لەم ناوچانە کوردستانیش کە بەشێکی بچووکەلەوە زۆربیان بە
وەکو دەڵێ هەڵبژاردن نەهاتوون واتە جاری وایە بە هەڵبژاردننی ژەم گۆڕانکاریانە ناکرێ تۆ تەماشا بکە حکوومەتی بەعەز بەسەر پشتی دەبابەی ئەمریکیەوە هاتووە سەر دەسەڵات ساڵانێکی زۆر ماوەتەوە تا بۆ خۆشیان هاتوون و ژمارەیە وڵاتی زۆر چواردەوریان گرتوون کەواتە ئیرادەی گۆڕین لەم منتیقانە جاری وایە لەناو خودی خۆی ناکرێ بێ لە دەرەوە بۆ بێ بەڵام من و تۆکو هاوڵاتی ئەم ئەرکێکی چیمان لەسەر ئایا ئێمە دەتوانین من و تۆش بە هوشیارانە یاخود ئێمەش جۆرێک لە گوێلبوونێکی سیاسی ئەگەر ڕاستی بێت ئەو دەستەواژەی ناوبرین هەمان مێژوو دووبارەکەینەوە یعنی بە دەستەواژەی مێژوو خۆی دووبارە کاتەوە منیش بە هەمان شێوە ئەنجامەکانی هەڵبژاردن دووبارەکەمەوە یاخود یەم لێرە لانی کەم تۆ لەم قۆناغا توانی ژمارەیەکی جیاواز نیشانەی دەسەڵاتداران بی کە بەڵێ ژمارەی وەکۆی کە لە ڕیفراندۆمەکان بینیمانەوەی لە ڕاپرسیەکانی پێشوو بینیمانە کە ژمارەیەکی زۆری خەڵک ناڕازیە بەڵام ناڕازیەکەی تەرجەمەکە بۆ کردار ئەویش لە ئەنجامی دەنگدان ئەویش لە ئەنجامی هەڵبژاردنێکی دروستەوە بێت دەنگدەری واعی وا کاتۆ پرۆسەکە لە ڕووی گۆڕانکاریەوە جیاواز بێت لە جارانی پێشووتر ئەگەر ئەمانەوەی ئایندەیەکی باشترمان پێشکەش بکەین بەڕاستێ بێت لە پێناوی ئەوە بە وشیاریەوە دەنگ بدەین ئیتر وەکو دەڵێ ململانەکە بە شێوەیەکی ئاشتیانە خۆ قەوارە سیاسیەکانی کەنواتە ئێمە لێرە لیستی تاکجەمسەریمان نییە تاکە کەس بچێتە سەر کورسیەکانی پەرلەمان بەڵکو لە ئەنجامی قەوارەکانەوە ئەوان ململانی سیاسیەکەن کەواتە تۆ توانی لە ڕێ قەوارەیەکە وەلانی کەم توانی گۆڕانکارێکی ئاسان بکەیت ئەتوانین بڵێن 4 ساڵی ئایندە لە دوای هەڵبژاردنەکان لەوەی کە خەڵکی نوێنەری خۆیان دەنێرنە پەرلەمان و لە ڕێگەی پەرلەمانی شۆ چاودێری دەسەڵاتی جێبەجێکردنەکەن 4 ساڵێکی جیاوازترە بێت لەوەی کە کورسی ئەو لایەنانە کە لەگەڵ خواستی خەڵکان زیاتر بێ بۆی حکوومەت و لایەنی جێبەجێکردن لەگەڵ خواستەکانی خەڵکا بێ مافی خەڵکی دابین کات؟ ڕاستی تانەوێ من ناتوانم ئێستا پێشبینیە بکەم ئایا 4 ساڵی ئایندەی هەرێمی کوردستان چۆنە بێ بەڵام باوەڕم وایە کە بە دڵنیاییەوە بە پێی ئەو بەرنامانەی لەم ناوچە ئیش دەکەن کە چەند بەرنامەیەکی گرنگ ئیشەکەن یەکێک لەو ئیرادە گرنگانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان فەرزەکرێ بەسەر ینی ئەوەی لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ باوەڕم وایە شتێکی جیاوازە بێ بەڵام ئەوەی کە تەواوی هاوڵاتیان ومێدی پێوە بەسن نابێ بە تایبەت ئێمە هەڵبژاردنەکانی کوردستان ئەکەوێتە دوای هەڵبژاردنەکانی عێراقەوە ئێمە تا ئێستاشی لەگەڵ بێ هەرێمێکین بە پێی دەستوری هەمیشەیی عێراق چوارچێوە یاساییەکەمان بتێ لە هەرێمە لەناو حکوومەتێکی فیدراڵ ئێمە ئێستا داکۆکیەوەکەین کە خی گەورە ڕەحم کە ئەم هەرێمە بە چوارچێوە یاساییەکەیەوە بمێنێتەوە بچووکتر نەکرێتەوە هەروها لە ڕووی داهاتە داراییەکانیەوە شایستەکانی خۆی پێ بدرێ باوەڕم وایە مەلانی کە مەتوانین ئەوانەی لە دەستمان داوە بەشێکی بەدەست بێنینەوە باوەڕ ناکەم لە 4 ساڵی ئایندە گۆڕانێکی زۆر گەورە لە ناوچەکە بێ بە تایبەت کوردستان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دانادارە کە لە شاری هەولێرەوە وەکو یاساناسێک شرۆفەی هەڵبژاردنەکان و ئایندەی دوای هەڵبژاردنەکانمان کرد زۆر سپاس